کاتژمێر هەشتی بەیانیە. شۆفێران و کاسبکاران و فەرمانبەران بە مەبەستی بژێوی و بەجێگەیاندنی ئەرکی ڕۆژانەیان هاتوونەتە سەر شەقامە گشتیەکان. بەڵام پێچەوانی ڕۆژانی ئاسایی یەکێک لە شەقامە سەرەکیەکان کە بازنەی مەلیک مەحموودە داخراوە و تیمەکانی شارەوانی بە مەبەستی نۆژەنکردنەوە سەرقاڵی کارکردن. شۆفێران دەڵێن لە وڵاتانی پێشکەوتووە حکومەت درەنگانێکی شەو کاتەکات، بەڵام لە کوردستان کارمەندانی شارەوانی لەگەڵ فەرمانبەران دێنە سەر شەقامەکان و لەگەڵ تەواوبوونی کاری فەرمانبەرانیش بارگە و بنەیان دەپێچنەوە. بەس لە کاتی دەوامە جاری وایە سەعادێ لە دەوامەکەش و دواکەوی یان تەئەخیرە بێت تۆش قسەیەتە سەر یعنی بەیانیان هیچ مەفروض نییە تۆ سەعات هەشتی بەیانی دەست بکەی بەهێش لە جادە ڕئیسیەکانە خۆشی جادەوبانی نییە جادەوبانەکان هەمی تەسک و تروسک و ئینن یعنی ماقول نییە بەڕاستی. سەرۆکایەتی شارەوانی سلێمانی قەیرانی دارایی و نەبوونی توانای مرۆیی بەڕێگر دەزانێت لەوەی تیمەکانیان شەوان کار لە نۆژەنکردنەوەی شەقامەکان بکەن. کارکردنەکە لەوانەیە هاوڵاتی کە شەقامێکە بینێت تەنها گەڵابەیەکە بینێت لەگەڵ دیارە قیتاوکردن عملێتێکی قورسەتەوە لێ معاملە لە پەنجەرە بخێتەویش ئەم معاملە لێ تێکارەکانی بە شەو دەوامیان پێ بکەیت معاملە ئیش پێ بکەیت گەڵفا گەڵابە شتێ موافق بێنیتەوە کارمەکە لەو زۆفە دارایی خراپی ئێستاکە مەعاش خۆ دەزانین بۆ وەفایت و هیچ دەرماڵێک یاخود هیچ پارێکی زیان نییە زەحمەتە تۆ مەسەڵەن بتوانین کارمەندێکی بین تۆ بە شەو کاری پێ بکەیت. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی ناشارێتەوە کارکردنی شارەوانی سلێمانی لە کاتی چوونی هاوڵاتیان بۆ سەر کارەکانیان گرفتی هاتوچووی بۆ خودی کارمەندانی هاتوچۆ و شۆفێرانیش دروست کردووە. زیاتر خەمی دروست نەبوونی قەرەباڵغیمان هەیە زیاتر خەمی ئەوەمانە کە لۆ دوو قەرەباڵغی لەسەر شەقامەکاندا دروست نەبێ ئێمە پێشنیارمان کردەوە بەڕێوەبەرایەتیەکان بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاریەکان کە کاتی کارکردنی خۆیان بخەنە ئەو کاتانەوە کە گرفتی هاتوچۆ دروست ناوێت ئێمە و بەڕێوەبەرایەتی خزمەتگوزارەکان تەواوکەری یەکین باشتر وایە پلانی ئەوەدانن کە کارەکانیان بکەنە ئەو کاتانەوە کە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بۆیان دیاری دەکات. وەزارەتی دارایی هەرێم لە کوی داهاتی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی لە 115 بۆ شارەوانیەکان دەگەڕێنێتەوە ئەوانیش ئەو بڕەپارەیە لە یەکی ئایاری هەموو ساڵێک تا سیوەکی کانونی یەکەم بۆ درۆژەنکردنەوەی شەقامەکان خەرج دەکەن. ساڵانە 800 بۆ 1000 کەس لە هەرێمی کوردستان بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ کە بەشێکیان بەهۆی خراپی ڕێگاوبانەکانەوەیە گیان لەدەستدەدەن. لەسەر ئاستی هەرێمی کوردستان نزیکەی 2 ملیۆن ئۆتۆمبیل بوونی هەیە لە خودی پارێزگای سلێمانیش زیاترە لە 450,000 ئۆتۆمبیل بوونی هەر کێشە و گیر و گرفتێک لەسەر شەقامەکان دەبێتە هۆی ئاستەنگ بۆ شۆفێران و سەرنشینان و پیادەڕەوان. لەم کاتەشدا بۆ چارەسەرکردنی گرفتەکان و کەمکردنەوەی لۆ دوو قەرەباڵغیەکان پیاوانی هاتوچۆ لەسەر شەقامەکان لە هەمووان زیاتر لە ئەرکدا دەبن بەڵام زۆرتری ڕەخنە و گلەیهی هاوڵاتیان و شۆفێران و پیادەڕەوان لەو چینە دەگیرێت لە کاتێکدا تەواوی بڕیارەکان پەیوەندی بە فەرمانکە خزمەتگوزاریەکان و بەڕێوەبەرایەتی هاتوچۆ و لە هەمان کاتدا حکومەت هەیە و ئەوان تەنها ئەرکی خۆیان پیادە دەکەن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی